يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هەر لە مانگی مەولودی پێغەمبەرداین صلی الله عليه وسلم، مانگی مەولودی ئەم ساڵمان تەرخان کرد بۆ بابەتی خەمخۆری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی. وتاری ئەم جمعەیەشمان ئینشاء الله لەژێر ناونیشانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمخۆری گەنجانە، ئەو سەروەرە کە بەگشتی دڵسۆزی مرۆڤایەتی بوو، نزیکتر بوو لە ئیمانداران لە خۆیان بۆ خۆیان، بە نەسی قورئان کە خوا دەفەرمێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ تاکتاکی ئیمانداران دڵسۆزتر و لە پێشترە لە خۆیان بۆ خۆیان. یعنی جەنابەت بیر بکەوە چەندە تۆ قازانجی خۆتت دەوێ، ئینسانێکی دەروون سەلامەت چەندە بەرژەوەندی و مەسلەحەت و پاراستنی خۆی دەوێ، هیچ گومانت لەوەدا نەبێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زۆر لە خۆت زیاتر بەرژەوەندی تۆی دەوێ. ئەوەی کە پێی وتووی پێی ڕاگەیاندووی هەرگیز تۆ بۆ خۆت نەویستووە. لە قیامەتیشا هیچ کەس فریان ناکەوێ شەفاعەتی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم. جا ڕەحمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ عالەمین بوو، بۆ تەواوی مرۆڤایەتی بوو، بە تایبەتتر بۆ ئیمانداران، تایبەتترینیان بۆ چینی گەنجان، چینێکی ناسک، ئەو چینەی کە هیوای دوا ڕۆژی گەلانە، ئەو چینەی وەکو نەمامێکی تازە پێگەیشتوو وایە، دەبێت بە هەموو لایەک ئاوی بدەن، چاودێری بکەن، بژاری بکەن، لە دڕک و داڵەکانی دەوروبەر بیپارێزن کە لە گەشەی دەخەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری و نەسیحەتی بۆ گەنجان زۆر بوو. ئێمە لەم وتارەدا بە پێی کات چەندانەیەکی دەخەینە بەرچاو. یەکەمیان خەمخۆری گەنجان بوو لە بواری عەقیدەدا. پێی دەفەرمون تەنها ئەڵڵای تاک و تەنها و بێ شەریک بناسن، هاوبەشی بۆ بڕیار مەدەن. گەنجانی فێر دەکرد تەنها پشت بەخوا ببەستن، هیممەت بەرز بن، ئارامگر بن، نەسیحەتی کورت و پوختی دەکردن. یەکێ لەوانە عەبدوڵڵای کوڕی عەباس کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەفەرمێ كنت خلف النبي صلى الله عليه وسلم يوما، من ڕۆژێک لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هەردووکمان لەسەر پشتی وڵاخێک بووین، وەکو ئەمڕۆ بڵێ هەردووکمان بەتەنیا لەناو سیارەیەکا بووین. لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا غولام، غولام لە مناڵیشەوە پێی دەوترێ تا تەمەنی 6 ساڵ 10 ساڵ بەرەو ژووریش. ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێبێ ڕەزای خوای لێبێ ئەو کاتە تەمەنی 10 ساڵ بووە. فەرمووی کوڕی گەنج تازە پێگەیشتوو، ئینی ئوعەللیموکە کەلیماتین، ئاگادار بە من چەند وشەیەکت فێر دەکەم. کەلیمات یعنی جومەلەن تەحتەوی عەلا نەسائحە، چەند ڕستەیەکت پێ دەڵێم بەڵام پڕن لە پند و ئامۆژگاری و پێویستی بۆ تۆ و بۆ هەموو ئومەتم و بە گەنجان بەگشتی. ئەم نەسیحەتانەی فێر کرد و ئامادەی کرد. ئینی ئوعەللیموکە فێرت دەکەم، باش باش ئاگادار بە و چاو و دڵت بکەوە، گوێت بکەوە و نەسیحەتەکان لە گوێ بگرە و بێخە ناو دڵتەوە. نەسیحەتی یەکەم احفظ الله يحفظکە، خوا بپارێزە بەو مانای سنوورەکانی خوا بپارێزە. ئەوەی خوای پەروەردگار نەهی لێ کردووە ئەو سنوورە ئەو هێڵە سوورە تەجاوز مەکە و مەی بەزێنە. یحفظکە دڵنیا بە لەوەی کە خوش تۆ دەپارێزێ، نەفست دەپارێزێ، خێزانت دەپارێزێ، دین و دنیات دەپارێزێ، کەرامەت و حرمەتت دەپارێزێ. احفظ الله تجده تجاهك،
تۆ پەروەردگاری خۆت ئاگا لێ بێ و بیپارێزە بەردەوام پەروەردگاری خۆت لەبەرچاو بێت لەو شوێنانەی کە دەڵێ هیچ کەس ئاگای لێم نییە ئەو یەقینە لەناو دڵتا بێ کە خوا ئاگای لێتە تجده تجاهك يعني معك بالحفظ والتأييد والمعونة حيثما كنت دڵنیاش بە لە پاداشتا خوای پەروەردگار دەتپارێزێ و پشتیوان و هاوکارت دەبێت تۆ لە هەر جێگایەکا بی إذا سألت فاسأل الله دووەمیان ئەگەر داوات کرد هەر داوا لە خوا بکە ئەگەر کەسێکی ژوڵامی دایتەوە و داواکارێکی بۆ جێبەجێکردی یەکەم جار سوپاسی خوا بکە پاشان ئەو کەسە چونکە ئەو خوا دڵی نەرم کردووە کە ئەو پێویستێت بۆ جێبەجێ کراوە واسأل الله من فضله دائما داوای فضلی پەروەردگارت بکە وإذا استعنت فاستعن بالله ئەگەر داوای کۆمەک و یارمەتیت کرد هەر داوا لە ئەڵڵا بکە ئەم حەدیسە پێشمان دەڵێ ئەگەر داوای کۆمەک و یارمەتی و پێویستیت کرد لە کەسێکی داوا بکە کە عیلمەکەی و پێگەکەی و ماڵەکەی بەهی ئەڵڵا بزانێ چونکە بەهی خوای زانی بەیانی منەتت بەسەرا ناکە قەت مەچۆ وەلای کەسێک داوای هاوکاری و یارمەتی بکەی کە شتەکانی بەهی خۆی دەزانێ چونکە تا مردن لە منەتی دەرناچی ئەبی بە کۆیلەی وإذا استعنت فاستعن بالله لە دەرگای خوا بدە بە دڵ لێی بپاڕێوە گە پێویستێکت هەبوو پاشان پێداویستەکانی مرۆڤ خواوای لێکردن بە یەکتر تەواو دەبن بڕۆ چاو بژێڕە ئەو کەسەی داوای لێ دەکەی بزانە خواناسە پاروەکەی نانەکەی عیلمەکەی پێگەکەی قەڵەمەکەی تەلەفۆنەکەی قەدر و حرمەتەکەی بەهی خوا دەزانێ ئەو بڕۆ بەلای ئەو کەسە ئەینا پەنا بەخوا ئەو کەسانی کە ئەمانە بەهی شان و شەوکەتی خۆیان دەزانن هەر ئیشێکت بۆ بکە ئەبێ ئیشێکەی بۆ بکەیتەوە ئیشێکت پێ دەکاتەوە یان تا مردن بە کۆیلەی خۆیت دەزانێ ناتوانانی لە ئاستیات چاو هەڵبڕی بەردەوام بە چاوت تا دەداتەوە بەڵام خوانا زوانیە پاداشتی خۆی لە خوا دەوێ و حەمد و سەنای خوا دەکە ئەوەی کە خوا پێی بەخشی و ئەلحەمدولە خزمەتێکی پێ کردووە تۆ چاوبەرەژێری نابی ئەوا فێری گەنجانی فێری ئەم تربیەتە دەکرد سێم واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك فەرمووی ئەوەندە یەقینت بە پەروەردگارت هەبێ ئەی ئامۆزام ئەی کوڕی گەنج بزانە و دڵنیا بە ئەگەر هەموو ئومەت یعنی هەموو عاقڵەکان هەموو تێگەیشتوانی ئەم ئومەتە کۆ ببنەوە لەم سەراوسەری دنیا و لە ناوەڕاستی دنیادا یعنی 7 ملیار مرۆڤ کۆ بێتەوە بۆ ئەوەی کە سوودێکت پێ بگەێنن شتێکت پێ ببەخشن خوا مەیلی لێ نەبێ نابێ هەر ئەوەیە کە خوا بۆی دیاری کردووی وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك أو أن دبروات بخوا هبي ويقينت بأ الله هبي دڵنیا بە هەرچی مرۆی سەر ئەم زەویەیە کۆ ببێتەوە هەرچی مرۆڤایەتیە بیانەوێ سوودێک بە تۆ زەرەرێکت پێ بگەێنن ئەو زەرەرت پێ ناگە ئیلا مەگەر ئەڵڵا بڕیاری لەسەردا بێ پێشتر ئەمە پێمان دەڵێ ئەی گەنج ئازا و بوێر بە لە خوڕافیات مەترسە وەڵڵاهی گەنجی وە ئێستا لە خوڕافیات دەترسێ پشت بە ئەڵڵا بەسە لە خوڕافیات مەترسێ لە سیحر و جادو و نوشتەنووز مەترسە لە تاریکە شەو مەترسە هەیە گەنجە لە قورئان و لە کچان لە تاریکی دەترسێ ئەی تۆ ئەو خوایە هەموو ئومەت کۆ بێتەوە نەتوانێت زەرەرێکت لێ بدا لە تاریکی شەو دەترسی لە سیحر و جادو و نوشتە دەترسی لە فاڵچی دەترسی لە خوڕافیات دەترسی نە مەترسە لەوەی ڕزقت بەدەستی کەس بێ مەترسە لەوەی مردنت بەدەستی کەس بێ مەترسە لەوەی زیرەکی و عیلمت بەدەستی کەس بێ و کەس بتوانێت لێت بستێنێ لێت کەم کاتەوە هەرچی خوا دیاری کرد بێ هەر ئەوە دێتە ڕێگات مرد بە ئازابە بەڵام وریابین حەدیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک خۆی حاڵی بین بە گەنجانی فەرمووە عەقڵت بەکار بێنە ئەو عەقڵە کە خوا خستوویەتیان سەرەتەوە بەکاری بێنە چاکە و خراپەی پێ لە یەک جیاکەوە دوور بە لە خراپە و ڕەوشتە ناشرینەکان دوور بە لە هاوڕێی خراپ لە شتی نایاسایی و مەترسیدار شتێک مەترسیدارە تۆ دەستکەی لوغمێک بڵێ وەڵا هەرچی خوانەیەکان نابێ ئەوە سەر شێتانەیە ئەوە تەجاوزکردنی سنوورەکانە ئەوە تەجاوزکردنی عەقڵە شتێک یاسا قەدەغەی کردووە تۆ لە گڵۆپی سووردەی بڵێ هەرچی خوانەیەکان نابێ وەنی حەدیسەکەوا دەڵێ ئەوە پێڵەنکاری سەر شێتانە گەنجی موسڵمان سەر شێت نییە ئەو پەڕی گەنجێکی عاقڵە قەد یاسا ناشکێنێ سنوور نابەزێنێ
ئەوەی عەقڵ نەهی لێکرد بێ نایکە ڕەوشتە ناشیرنەکان واز لێ دێنێ ئەمجا بێمنەتانەش دەژیا دوای ئەوە لە هیچ پێشهاتێک مەترسە پشت بە کەسیش مەبەستە و لە کەسیش مەکڕوزیەوە دلێر و قارەمان بژی لە دنیادا دوعا بکە بە دوعاکان چەکی تۆن دوعاکان پشت و پەنای تۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیح ابن حبان حەدیثەکاتەوە صحیحە دەفەرمێ دوعای دەکرد و ئێمەی فێر دەکرد بڵێ اللهم احفظني بالإسلام قائما قاعدا راقدا خوا بەو ئیسلامە بمپارێزە ئەو کاتەی بە پێوەم کە دانیشتم کە ڕاکشەوم کە خەوتوم ولا تطع في عدوا ولا حاسدا يا ربي خوا پەنا بە تۆ دەگرم بمپارێزە لەوەی ئاواتی دوژمن و حەسوودم بێتە جێ هیوا هەیە دوژمنتە دوژمن کێیە ئەو کەسەیە دەناسێ دوژمنایەتی هەیە لەگەڵت لەسەر ماڵ خوا بمان پارێزە لەسەر ناموس لەسەر کەرامەت دوژمنایەتی هەیە لەسەر دین ڕقی لێتە دوژمنایەتی هەیە لەسەر مەسائیلی نەتەوەیەتی بۆتە دوژمنایەتیت لەگەڵیان ئەو دوژمنە بە هەموو شێوەیەک ئاوات و هیوا دەخوازێت تۆ لە نەهامەتی و نەداری دابی بفەوتێ حەسوود کێیە حەسوود کەسێکە وەک تۆش مسڵمانە وەک تۆش کوردە وەک تۆش دانیشتووی شار و گەڕەکە هیچ زەرەدێکت بۆی نەبووە لە ژیانیدا جاری وایە هەر ناشی ناسی هەر ڕوبەڕوو یەکترتان نەدیوە بەڵام ئاواتی ئەوەیە کە تۆ نەمێنی بۆ ئەبینێت تۆ حرمەتێکت هەیە نانێکت هەیە پلەیەکت هەیە ڕێزێکت هەیە ئەو لە ناخەوە پێی ناڕەحەتە هەزار بوختان لەم لەولا بۆ دروست دەکات بەس بۆ ئەوەی تۆ لە ناوبەرێ دەی تۆ دەممەخە دەمێەوە تۆ بڵێ خوایە پەنات پێدەگرم لە دوژمن بمپارێزە خوایە پەنات پێدەگرم لە حەسوود بمپارێزە کە هیوا ئاواتەکانی بێنەجێ و دڵخۆش بێ پێم ئەوە پەنا بگرە بەخوا دوای ئەوە بیر لە شتی تر مەکەوە ئەوەندە خۆت بە خەڵکەوە سەرقاڵ مەکە نصیحەتی چوارەم فەرمی واعلم أن النصر مع الصبر دڵنیا بە سەرفرازی و سەرکەوتن لەگەڵ ئارامگریدایە سەبر چییە یعنی عەقڵ و شەرع نەهیان لە هەرچی کرد نەفستی لێ بپارێزە عەقڵ و شەرع وتیان فڵان شتە خراپ و سەرشۆڕیە تۆ نزیکی مەبەوە دڵنیا بە سەرفرازی سەرکەوتووی وأن الفرج مع الكرب ئەی گەنج فەرمووی گەنجی جوان دڵنیا بە دوای ناڕەحەتیەکان خۆشی دێتە پێشەوە وأن مع العسر يسرا دڵنیا بە هەمیشە لەگەڵ تەنگانەدا خۆشیەک حازرە قەت ناومێد مەبە لە ژیان قەت ناومێد مەبە لە ژیان ئەی گەنجی بەتوانە هەمیشە گەشبین بە دوور بە لە ڕەشبینی زۆر نەسیحەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهێز بوون ئەمە عەقیدەن ئەمە پتەوکردنی گەنجە بۆیە گەنج ضرورە هەمووشام حەدیثانەی لەبەر بێ خۆی پێ پتەو بکە و بەڵێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بۆی دێتە جێ زۆر نەسیحەتەیەک لە کتێبەکانە دەردێ کتێبێکم خوێندەوە لەم ماوەیەدا وانەکانی ژیان پرۆفیسۆر هیمداد عەبدولقەهار محەممەد نووسیوێتی کە پرۆفیسۆری زمانی ئینگلیزیە بابەتێکە بۆ گەنجان زۆر جوانە چەندێڕی کورد لەسەرەوە لە خوارەوەش تەرجمە ئینگلیزی کراوە چەند کۆپلەیەکم لێ هەڵبژارد زۆر جوانە بۆ گەنجان ئەڵێ هەرگیز دڵتەنگ مەبە بە ڕەخنەی هاوڕێکانت ئێمە چەند کوڕکشمان هەیە لە قسمە داخیلیەکانن لە زانکۆکانن هاوڕێی دڵسۆزیان هەیە مادام هاوڕێی دڵسۆزتە بە ڕەخنەکانی دڵگران مەبە ئەوان ئەگەر ڕەخنە لێ دەگرن یان خەمی تۆیانە تۆ نەشکەی یان خەمی خۆیانە هاوڕێیەکیان لەدەست نەچێت ڕق ژەهرە لە مەقتەعێکە نووسیوێتی ڕق ژەهرە مەهێڵە تووشی توخنی دڵت کەوێ چونکە ڕق کە تێکەڵی خوێنت بوو ناتوانی لێشیان جیاکەیتەوە دایمە گەنجێکی دڵساف بە لە ئێستاوە کچێکی ڕقن مەبە با دوایی نەبی بەدایشێکی ڕقن لە ئێستاوە کوڕێکی ژنن نەهێناوە سەرەتای لاوێتی تە مەبە بە کەسێکی ڕقاوی لەسەر یەک قسە بتوانی 10 ساڵ قسە لەگەڵ کەسێکانەکەی مەهێڵە ڕق بێتە ناو دڵت چونکە کە تێکەڵی ناو خوێنت بوو خوێن هیچی لێ جیا ناکرێتەوە یان دەبێت بمری خوێنەکە لە لەشت بێنێ دەرە یان تازەرگا خوێن تا تێکەڵاو بوو قەت مەهێڵە ڕقاوی دەرچی ڕق لە ناوت دەبا وەک سەرەتان وایە پەنا بەخوا هێندە ئازار بە خۆت مەدە لەبەر هەڵەی کەسانی تر چونکە ئەوان ڕەنگە لە ئەسڵدا مەبەستیان ئازاردانی تۆ بێ ئیوا هەیە هەڵە دەکاتەوە بە هەموو خەڵەتێک خەفەت بخۆی بڕوا بکات تەمەنت 20 ساڵە وەکو کەسێک لێ دەکە عمری 70 ساڵە هەر خەفەت دەتخوا
زۆر جار ئێمە بۆ ئێمەی دایک و باوکانیش مناڵەکەت ڕەفتارێکی نەشیاو دەکات هەڵە دەکات دەشزانێ هەڵەیە ئەزانێت تۆ خەفەتی پێ دەخۆی خەفەتی پێ مەخۆیش تەرکی دەکات کە زانی زۆر بەلاتەوە گرنگ نییە و خەفەتی پێ ناخۆی وازی لێ دێنێ بەخوا جارێ کوڕکچە گەنجەکەت ئێتر تەبیعەتی وایە ئەزانێ باوکو دایکی بەوە خەفەتبار دەبێت زۆر شت دەکات بۆی خەفەت بدا بە تۆ هەر خەفەتی پێ مەخۆ لە دایرەیەکەی لە پیشەیەکەی لە کۆمپانیایەکەی برایەکەت خزمێکت کەسێکت حەل لە خۆ ڕەفتاری نالەبار دەنوێنێ بۆی ئازارتدا کە زانی تو ئازاری پێ ناخۆی هەل لە خۆی واز دێنێ ئەزانە سوودی نییە بۆیە ئازار بە هەموو شتێک مەخۆ ڕەن بە کەسی هەڵەکار بەس مەبەستی ئەوە بێت تۆ ئازاردا جا بۆ خۆت ئازار دەدەی ئامانجەکەی ئەو دێنیتە جێگا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەمی گەنجانی بوو دائما نصیحەتی دەکردن ئاگان لە هاوڕێ بێ کەس نییە بتوانێ بێ هاوڕێ بێ بۆیە دەیفەرموو لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي ئەگەدار بە هاوڕێیەتی ئیماندار نەبێ مەیکە ئەو کەسەش مەهێنە سەر سفرە و ناو ماڵ و خوان و عایلە مەگەر متتەقی بێ ئیسلام گەنجەکانی فێر دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم گەنجانی فێر دەکرد سەلام لە هەموو کەس بکە ڕوت خۆش بێ لەگەڵ هەموو کەس هاوکاری هەر کەسێک بکە کە پێویستی بە تۆیە داوای کۆمەکێک لێ دەکات ڕێنیشاندانێک هاوکاریەک قەڵەمێک شتێک بۆی بکە چونکە ئەوە فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئاوا گەنجی پەروەردە دەکرد کاتێک گەنجێک لێی پرسی ئەی الئیسلامی خەیڕون ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ ئیسلامێک باشە چ مسلمانیەت یەک چاکە فەرمووی تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف لدوشتا سيري فلان كز مكة مسلمان يان كافرة كرديان عربة تركيان فارسة سيري إنسان بون بك لدوشتا قد سيري أو مكة فلان كز بيقانا يان خزمة للسلام كردنا للروي خوشة لقدر حرمتها ريزي همو كسيك بقرا قد ببي ريز سيري كز مكة قورية بوتو بلاي كسيكات يدفرتو يكم زار السلام كي قد بتنزولي مزانا قد رود ترج مكة برانبر بهيج مروفيك رقل لك أبرايا بوان ولا قوميكي توركا فرزنا توركيا كم بينير موريل يبكم أو أنا قد أخلاقي جنزي مسلمان نبو بيغمبر صلى الله عليه وسلم قد سألوا إمي پروردن نكرد أي چند بداخوهم يستار خلق هي بناوي إسلام ورخنا السلام لمنو لتوناكا الله كاك بو الله ريشنية الله بو الله بدعتية والله لا أشر والله كدريجا بيغمبر يخاف من عرفت ومن لم تعرف بيناسي تنالنا مسلمان يشبه هاو نتوش النبي حر السلامي ليبكا لبخشینی خواردنە پێویستی پێت بوو نانی بدەیە جانجاری وایە پێویستی بە پارە نییە بە خواردن نییە پێویستی بە ڕێنماییە پێویستی بە ڕێنیشاندانە بە هاوکاریکردنە بە کەلیمەیەکە پێویستی بەوەی موبایلەکەتی بدەیە تەلەفۆنێکی پێ بکە قەت مەڵە فڵان کەس ئەوە چۆنە مسلمان نییە نوێژ ناکە نوێژ دەکە ئەمانە بکە بەڵام هاوڕێی گیانی بە گیانیت با ئیماندار بێ با لەماندا ئیماندار بێ بەڵام بۆ ناو ماڵەکەت هەموو ئیماندارێکی ئەهلی مزگەوتیش مەبە ناو عایلەکەتەوە سەر سفرەکەت با ئەوە متتەقی بێ پلەی یەک هەڵبژار دەبێ ئاگەر لە هاوڕێکانت بێ خەڵکی ئەوروپی زۆر گرنگی بە هاوڕێی منداڵەکانیان دەدەن دکتۆر عەلی شەریعەتی دەڵێ بیرمەندی گەورەی ئێرانی دکتۆر عەلی شەریعەتی دەڵێ ئەو کاتێک کە لە بەریتانیا دەمخوێند بۆ خوێندن لە بەریتانیا بووم ماڵە بەریتانیەکان عادەتیان وایە ئێستاش وایە زۆر جار خانووەکانیان ئەگەر تۆزە گەورە بێ ژوورێکی دەدەن بە کرێ هەم ڕێزیش لە کەسەکانی ڕۆژهەڵاتی دەگرن کە تێکەڵاویان بن وە کرێکشیان بۆ دەگەڕێتەوە پارە لای ئەوان بە نرخە ئەڵە ماڵێک خانوویەکیان هەبوو شوقەیەکیان هەبوو ژوورێکیان دابوو بە من کە منیان دەبینی گەنجێکی مسلمان و دەست و دایان پاک و باخلاق زۆر ڕێزیان لێگرتم ئەو ژن و مێردە یەک منداڵیان هەبوو مێرد منداڵێک تازە پێدەگەیشت کوڕێک بوو کە زۆر جا دەچون بۆ سەرکار و من ئەو ڕۆژانە دوو ڕۆژ پشوم هەبوو نەدەچوومە زانکۆ یان ئیمتیحانات و بەحسم هەبوو دەمنووسی لە ماڵەوە دەمامەوە منداڵەکان لای مندا دەنا زۆر دایانگۆ فێری ڕەوشتی جوان بۆ لە تۆوە ڕۆژێکیان مناڵەکە لە مەتبەخەکەیە پەرداخێکی بەدەستەوە بوو لە دەستی کەوتە خوارەوە پەرداخەکە شکا منداڵەکە لەرزی تێک چوو هەر وەکو عادەتی منداڵێک تەقریبەن کە دەترسێ شتێکی شکاندووە وتم مەگری مەترسە وتی ئەترسم دایکم عاجز بێ وتم ناخە من نەبێ شوشەکان کۆ دەکەینەوە بە دەست و قاسانە چێ من ئەڵێم من شوشەکەم پەرداخەکەم شکاندووە ئەو کاتە دایکیشت بۆ من قسە ناکە دڵی خۆش بوو پێکەنی دایکی هاتەوە وتم من پەرداخێکم لە مەتبەخەکەی هێنا بۆ ئەو خواردنەوە لە دەستم کەوتە خوارەوە و شکا وتی زۆر ئاساییە چون دەستێ پەرداخم لەو پەرداخە لە بازار کڕی لە جێگاکەی دام نایە وتی عەزیەتی کێشاوتم نا هەر پێویست بوو
شەو وەختی خەوتنم بوو تەماشای کتێبم دەکرد هێشتا نەخەوت بووم مناڵەکە هات بۆ ژوورەکەم لە دەرگایدا و هاتە ژوورەوە وتی ئەزانی کاک عەلی خەوم لێ ناکەوێ وتم بۆ وتی تا گەیشتومە ئەم تەمەنە درۆم لەگەڵ دایک و باوکمان نەکردووە ئەمڕۆ یەکەم جار بوو لە ژیانمە درۆم کرد ڕاستیەکەم بە دایکم نەگوت کە من پەرداخەکەم نەشکاندووە من پەرداخەکەم شکاندووە دامە پاڵتۆ تۆش کرد من کردومە لەبەرەوە خەوم لێ ناکەوێت چی بکەم وتم دەی ئاسانە بڕۆ ئێستا دایکت دڵی هێمن بۆتەوە دەستێ پەرداخشمان بۆ هێناوەتەوە بڕۆ پێی بڵێ ئاساییە چوو بە دایکی وت دایکی لەگەڵ خۆی هێنا دایکی بەهێمنی لە دەرگاکەیدا و ڕوخسەتی لێ خواستم وتی چەند دەقەیەک لە کاتت دەگرم وتم فەرموو وتی بەڕێزم من دڵنیام هیچ گومانم نییە تۆ کوڕێکی باش و بەڕێزی بەڵام لە کاتی لەدایک بوونی ئەم منداڵەوە ئێمە فێری ڕازگۆیی دەکەین ئەمە یەکەم جارێتی لە ژیانە درۆ بکە بۆیە ئەم شەویش نەیتوانی بخەوێ بەو درۆیەوە ببوورە ئەی کوڕی گەنج هەر لە ئێستاوە کەسایەتی منداڵەکەم بە درۆ ناڕوخێنم 24 کات ژمێر یەک شەو ڕۆژن لەبەر دەستایە ئەم ماڵە بەجێ بێڵی بڕۆی بۆ شوێنێکی تر جارێکی کە ناتوانی لەگەڵ ئێمەدا بژی ناتوانی لەگەڵ مناڵەکەما قسە بکەی وتم من لە مەسلحەتی ئەوم بوو وتی درۆ ئەوە نازانێ مهمەوە فێری غەشت کرد بەداخەوم جێگەل لە ماڵی ئێمەدا نابێتەوە ئەڵێ ئای هەستم بە چ شەرمەزارێک دەکرد نان هێش بگاتە شەو ڕۆژێک منیان لە ماڵەکە کردە دەرەوە لەسەرەوەی یەک درۆ بە حساب درۆی مەسلحەت یەک جاریوە هاوڕە بە یەک درۆ ژیانی تۆ 180 پلە دەگۆڕێ تووشی بەدبەختی دنیا و قیامەتت دەکات بۆیە هەر وشە و هەڵس و کەوتێک نوێنەرایەتی بەشێک لە کەسایەتی تۆ و پەروەردەی خێزانەکەت دەکات وریا بە ئەی گەنج ئەی کوڕی گەنج لە هەر شوێنێکا قسە دەکەی لە زانکۆی لە پەیمانگای لە قسمە داخیلیەکانی لە کارگەدای کرێکاری دڵنیا بە هەر وشە و ڕەفتارێکت بەڵگەیە لەسەر کەسایەتی تۆ و پەروەردەی ناو خێزانەکەت ئاگال لە خۆت بێ هەم لەسەر خۆت دەکەوێت گە ناشرین بێ هەم دەڵێن دیارە پەروەردەی خێزانەکەی باش پەروەردە نەکراوە بۆیە ئاوای لێ هاتووە ئاگال لە خۆت بێ سێمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەمخۆری گەنجان بوو بەهرەکانی دەدۆزینەوە هەر ئینسانە خوا بەهرەیەکی پێبەخشیوە هەیەک دوێشی پێبەخشیوە بە زۆری یەک دانەمان هەیە ئەم بەهرەی دەدۆزیەوە ئەم گەنجە لەم کارەدا بەکار بێ نمونەیەک بێنینەوە سەحابەی پایەبەرز زەیدی کوڕی ثابت دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە مەدینە پێش ئەوەی بێ من لەسەر دەستی مصعبی کوڕی عومەیر و ئانە موسڵمان بووبووم لەگەڵ دووەفتێکی بەنی نەجارە چوینە خزمەتی خەڵکەکە عەرزیان کە قوربان ئەم کوڕە گەنجە کە ناوی زەیدی کوڕی ثابتە ئەم کوڕە گەنجە بضع عشر یعنی لە 10 سوورەت بۆ 15 سوورەت قورئانی لەبەر کردووە فأعجب ذلك النبي صلى الله عليه وسلم ئەمە بووە مای دڵخۆشبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری سوڕما ئەمە هێشتا بە خزمەت پێغەمبەر نەگەیشتووە بەم ماوە کورتێکی ئیسلام هاتوۆتە مەدینە ئەوەندە سوورەتی قورئانی لەبەر کردووە بۆیە فەرمووی سوورەتێکم بۆ بخوێنە سوورەتی قافم بۆ خوێن زۆر زۆری پێخۆش بوو زۆر بەڕەوانی سوورەتی قافم بۆ خوێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیر دەکە ئەم گەنجە توانای لەبەرکردنی زۆرە بەهرەی هەیە بۆیە هەر لەو مەدیسەیە نەیهێش بڕواتە دەرەوە کارێکی گەورەی پێسپارد فەرمووی یا زەید تعلم لي كتاب يهود فإني والله ما آمن يهود على كتابي فەرمووی زەید ئەم فەرمودەیە ئیمامی ترمیزی بەژمارە فەرمودەی 2715 ڕیوایەتی کردو و شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ لە تەحقیقی مشکاتە دەفەرمێت صەحیحە فەرمووی زەید تۆ بڕۆ لەم ڕۆوە هیچ ئیش و کارێک مەکە فێری زمانی جوولەکە بە وەڵڵی من لەوەتی هاتوومە مەدینە تێکەڵاییم لەگەڵ جوولەکەکاندا هەیە کاغەزێکم بۆ دێ یەک موسڵمانیە بتوانێت کاغەزی جوولەکەم بۆ بخوێنێتەوە ئەبێت جوولەکەیەک بانکەم بیخوێنێتەوە لەوەش دڵنیانیم لە کاغەزەکە لە خوێندنەوەدا زیاد و کەمی دەکا لەوەش گومان بەرین ئەوەش خراپە کە نامەیەک دەنووسم بۆ جوولەکەکان من دەبێت تێکەڵایەم بم نامەیان بۆ بنووسم ئەبێت جوولەکەیەک بۆمان بنووسێ ئیتر نازانم ئەوەی من دێڵێم وەکو خۆی دەینووسێ یان نا لەبەر ئەوە تۆ لەمڕۆوە تەفەڕوقت پێ دەکەم بڕۆ بەس فێری زمانی جوولەکە بە ئای چەند مسلمانان زەرورە ئەمڕۆ فێری زمانی ئینگلیزی بن فێری زمانی فەڕەنسی بن فێری زمانی ئەڵمانی بن عەرەبی و تورکی و فارسی فێر بن حیف نییە مسلمان داوا لە خەڵکی کە بکات بێ مسلمان هەموو ئەم زمانانە بزانێ لەناو خۆماندا ئەمە لەمان هەبێ زەید دەفەرمێ فتعلمت كتابهم ما مرت بي 15 ليلة حتى حذقته والله لەماوەی 15 ڕۆژدا تەواوی زمانی جوولەکە فێر بووم بە قسەکردن بە نووسین بە
تەرجمە ئەوانە هەمووی فێر بووم باش ڕەوانم کرد ئتر پێغەمبەری خوا دڵی ئیسلاحەتی کرد ئەمجا هەموو نامەکانی کە بۆی دەهات زەید بۆی دەخوێندەوە و کە نامەی بۆ جوولەکەکان دەنووسی زەید بۆی دەنووسی بەڵێ گەنج هیممەتی هەیە گەنج بەهرەیەکی هەیە بەس حەیفێ جاری وایە لە وڵاتی ئێمەدا نادۆزرێتەوە یان مناڵێکمان لە مەکتەبە دەیڕوخێنین 1 ساڵ 2 ساڵ دەرنەچێت لە مەکتەبی تر تەواو وە دەزانین هیچ بەهرەیەکی نییە ئینسان کاتێک کە دەخوێنێتەوە زۆر شتی جوانی بەرچاو دەکەوێت لە پێشانگەی نێودەوڵەتی کتێب ئەمساڵ کە لە سلێمانی کرایەوە دوا کتێبێک لە هاتنە دەرەوەمدا لە دەرگایەک بەرچاوم کەوت نووسراوە عیبارات گەڕامەوە و سەیرم کرد 1 لاپەڕەم لێ خوێندەوە سەرنجی ڕاکێشان بابەتێکی گرنگ بوو کتێبەکەم کڕی شەو کە چوومەوە ماڵەوە دەستم کرد بە خوێندنەوە لە بەرگەوە بیخوێنمەوە بۆ بەرەک شتی جوانی تێدا بوو سەیرم کرد نووسەری کتێبەکە باسی ژیانی خۆی کردووە ئەوەندەم پێ باش بوو ویستم بۆ جەنابیشتان لە جومعەدا باسی بکەم نووسەری کتێبی عیبارات کابرایەکە مامۆستایەکە بە ناوی ئەحمەد ناسر الطەیار ئاوا باسی ژیانی خۆی دەکات ئەڵێ کە منیان خستە قوتابخانە لە ئیبتیدایی هەل لە یەکەم ڕۆژەوە تا سەرەتاییم تەواو کرد بە تەلەبەیەکی جێل و گەمژە و تەمبەڵ ناسرام هیچ ڕۆژە نەبوو مامۆستا من لە ڕیزی زیرەکم بەخۆوە نەبینی قەت نەبوو لە ئیمتیحانەکە دەرەجەیەکی باش بێنم و نەکەوم بۆیە هەر کات مامۆستا باسی تەلەبەی زیرەکی دەکرد من وەکوشتی سەڵ دەچوومەوە قەباغەکەی خۆم و شەرمم لە خۆم دەکرد ئەوەندەیان پێوتم هەی جێل هەی نەفام هەی تەمبەڵ هەر مامۆستا تەنها پرسیایی لە من نەدەکرد دەگوت تۆ قەت هیچ تێ ناگەی تۆ نابی بە هیچ یەقینم هەبوو کە من هەر خوا بە تەمبەڵی دروستی کردوم یەقینم هەبوو کە من عەقڵم نییە و گەمژەم و لە هیچ تێ ناگەم ئای بە چه حاڵێک ئەو قۆناغی سەرەتاییم بڕی قەت ڕۆژە وشەیەکی خۆشم لە کەس نەبیست هاندانێک بە 1000 پاڵ پێوەنان هەتا بە دەوری 9 ساڵ ئەو 6 ساڵم بڕی حەد دەکەوتم و دیساندایان نارمەوە و بێزار بووم لە خوێندن چوومە قۆناغی متەوەستا چوومە قۆناغی ناوەندی ساڵی یەکەم بەس وێنە وەرزش دەرچووم هەموو دەرسەکان کەوت بووم ئەو تەمبەڵی کە پێم وترابوو لە ناخما بوو هەر لە کۆڵم نەدەبەوە ساڵی دووەم دیسان 8 دەرسی کە کەوتم ساڵی سێم من هەر لە یەکی متەوەستەم ڕەفیقەکانم خەریب متەوەستە تەواو کە من هێشتا هەر لە یەکەم برایەکم ڕۆژێکیان هاتەوە و بە تەعلیقەوە وتی برادەرێکم وتێتی ئەحمەد چۆنە وتومە 10 ساڵیکە لێ مەپرسە 10 ساڵیکە هەر لە یەک دەبێت دوای 10 ساڵیکە لێم بپرسەوە ئەرە چی کردووە 10 ساڵمان بۆ داناوە بەس پۆلیەکی متەوەستە ببڕێ چەند ناخۆشە ئێمەش جاری وایە هاوڕێیەکمان خزمێکمان کەسێکمان لێمان دەپرسێ مناڵەکەت چۆنە تخوا کە تەمەڵیش بوو لەبەر چاوی ئەو باسی مەکە مەڵێ بەخوا زەحمەتە 10 ساڵی کەش دەرچێ ئەڵێ ئەو قسەیە دوای ئەو هەموو ساڵە قسەی ئەو برای لەبیر نەچۆتەوە چەند ناخی ڕووخاندە و ئازاری داوە بە برادەرەکەی وت برادەر بۆ بە تۆ خۆش بە برادەر چیت بۆ دەکا برادەر ئەندامی خێزانەکە نییە براکەی خۆ نییە وتی 10 ساڵی تر هەر لە پۆلیەک دەبێت بەڵام دڵە برایەکی ترم هەبوو لە ماڵ نەبوو لە دەرەوە بوو کە هاتەوە ناوی ساڵح بوو ئەڵێ خوا لێ ڕازی بێ ئەو پیاوێکی بە بەزەی و میهرەبان بوو وتی ئەم کوڕەی ئێمە لەم مەکتەبەدا ئەوە 3 ساڵە لە یەک پۆلا دەکەوێت کاکە با مەکتەبەکەی پێ بگۆڕین با بیبینە قوتابخانەیەکی تر جاری وایە گۆڕینی شوێنەکە گۆڕانکاری بەسەر مرۆڤ دێنێ ئەڵێ بردیان مە قوتابخانەیەکی تر لەوێ بەڕێوەبەرێکی لێبوو مامۆستایانی مەکتەب ها قەت قوتابی مامۆستای باشی لەبیر ناچێتەوە ئەڵێ پیاوێک بوو حتا بڵێ بە ئەدەب بە حرمەت دڵسۆز میهرەبان قسە خۆش لەگەڵ تەلەبەدا مەکتەبەکەی پێشوم تونند و تیژ لێدان ماندووکردن ئیمتیحانی قرس بە حساب مەکتەبی جددی لەسەر دقەیەک مامۆستا لەسەر قاج دەیوەستاندی بە حساب ئەوەی جددیەتی تەلەبە بنوێنێ بەڵام ئێمەیان دەڕووخاند ئەم مەکتەبە وا نەبوو بەتایبەت بەڕێوەبەرەکەی ئەڵێ ئێستاش ناوەکەیم لەبیرە ناوی سعود بن صالح السەیف بوو جزاه الله عني خير الجزاء هذا أو هم صادق تبقى نسيتي يا ربي خالد جاتي من پاداشتی بداتەوە ئەڵە زانی کە من بە تەمبەڵ ناوم دەرکەوتووە 3 ساڵ لە قۆناغەکە هەر دەرنەچووم لە مەکتەبێشکە ئەمجا هێناوێنم بۆ ئێرە ڕۆژە بانجی کرد وتی ئەحمەد کاک ئەحمەد ڕاوێژێکت پێ دەکەم لەبارەی پۆلەکەتانەوە هەندێک گروپ دروست دەکەین بەڕێزت دەڵێ چی ئەڵە وەکو لە سەربان فڕێم دەنە خوارەوە ئەو تەلەبەی بە حەیاتی مامۆستا حسابی بۆ نەکردووە ئێستا جەنابی بەڕێوەبەر ڕاوێژم پێ دەکا یعنی من شانی ئەوەم ڕەئی دەرببڕم لەسەر بابەتەکانی مەکتەب هەر تەریق بوومەوە وتم وەڵڵا مامۆستا نازام ناوتی بیر بکەوە تۆشتی جوانت پێ تۆ گەنجێکی ڕێک و پێک دیاری نەونەمامێکی تازەی ڕێیت زۆر بەهێزە بۆ من زۆر گرنگە چیت پێ باش ئەوە دەکەین ئەڵە ئەو مامۆستایە هانی دام هەر چوومەوە ماڵ و دەستم کرد بە سەعی وتم دەترسم شەرم بکەم بزانێ ئەوەندە تەمبەڵم و لەوەش تەمبەڵترم
مامۆستا پرسی پێ کردوم دەستم کرد بە سەعیەکی زۆر جددی هەموو شتێکم وەلانە بەس لەبەر خاتیەوەی ئەو مدیرە لێم ڕازی بێ بەس بزانێت کە من ڕاستە گرنگم ئەو متمانەی پێم هەیە ئەو ساڵە سێیەم بووم لەسەر ئاستی مەکتەبەکەدا و بە ئیمتیاز ئەو پۆلەم بڕی ئیتر تەمبەڵی وازی لێ هێنام دەرگای ڕەحمەتم لێکرایەوە هەر بە خۆی پشتیوانی ئەو مامۆستا بەڕێز و مدیرەوە حتا متەوەستە و ئامادەیم تەواو کرد لەو لە یەکەمەکان نەداهاتمە خوارەوە تەمبەڵی کۆتایی پێهات چوم لە پەروەردەی ئینگلیزی وەرگیرام حەزم لە زمانی ئینگلیزی بوو خۆناغی یەکەمی ئینگلیزیم بە ئیمتیاز بڕی زۆر ئینگلیزیەکەم باش بوو ئەو کاتە گۆڕانکاریەکی گەورە دیسان بەسەر ژیانما هاتەوە خەوە گەنجە و خەو دەبینێ خۆ بەدەسەڵاتی خۆی نییە ئەڵە شتێک لە خەوما شێخ بن باز مفتی گەورەی سعودیە هەرزانە گەورەکانی سعودیە لە خەوما بن باز لە ماڵی دراوسەیەکمانە ئیعلانی کردووە کچێکی جوان و باشی هەیە و دەوێت بە شوویدا و کوڕێکی گەنجی دەوێت بیداتێ ئەو هەموو گەنجە دەچوونە ماڵی ئەو دراوسەیەم بە ناومێدی دەگەڕانەوە کەسیان کچەکەیان بەنسیب نەبوو زۆر بە تامەزرۆیە من چوم و لێی پاڕامەوە کە کچەکەیم پێشکەشکە وتی لەعەلە با بزانین وتم نا توخوا ناڕۆم توخوا ناڕۆم هەتا بەڵێنم پێ نەدەی وتی پێشکەشت بێ خەبەر بوومەوە لە خۆشیانە کچی گەورە زانای سعودی ببێتە هاوسەری منیش گەنجێکی بە حەماسەت و ئەوانە خوایە چی بکەم ئەڵە چوم بۆ لای مامۆستایەک کە مەلایەکی بەناوبانگ بوو ئەوەم شک دەبر کە خەڵک متمانەیان پێی بوو دەوە عەسر بوو چوم لە مزگەوتەکەیە قورئانی دەخوێند بە تەنیا بوو سەلامم لێ کرد و سەری هەڵبڕی و قورئانەکەی واز لێ هێنا و فەرمووی بڵێ وتم مامۆستا پرسیارێکم هەیە و ڕوونکردنەوەیەکم دەوێت وتی باشە با لە مزگەوتا قسەی دنیایی نەکەین قورئانەکەی پێوەدا و هاتینە حەوشەی مزگەوت وتی بڵێ منیش ئەوەندە دڵم بەو خەونە خۆشەوە دەزانم فەتحی قودس لەسەر دەستی من دەکرێ وەدەزانم هەموو دنیام هەیە ئەو خەونە گەورەم بینیوە بن باز ئەو هەموو گەنجەی ڕەت کردەوە کچەکەیدا بە من خوایە بە چ موژدەیەکی گەورە بێ زۆر بە حەماسەتەوە خەونەکەم بۆ جێڕایەوە بەڵام لەگەڵ قسەکان ماسەیرم کرد ئەو مەلا عالمە گەورە دەموچاوی ڕەش هەڵگەڕا برۆکانی هێنایەوە یەک هەرکە دەمی کردەوەکو هەورە گرمەی بەهار بەسەر ماقی ڕاندی وتی کوڕە هەی هیچ و پوچ بۆ خەونێک منت لە مزگەوت هێنایە دەرەوە هەی داوەشەی تفێکی لێ کردم و کردمێ دەرەوە وتی بڕۆ منت لەسەر قورئانەکە ئەستان وتم مەدا خۆت چی کردووە خەونت بینیوە ئەو کاتە دەڵێ زەوی بقەڵشایە بچوومایە ناویەوە پێم خۆشتر بوو بمردمایە پێم خۆشتر بوو تەواوی جەستەم سڕ بوو باشە خۆ من هیچم نەکرد بوو بەرامبەر بەو پیاوە خەونێکم بۆ جێڕایەوە خۆ هیچ وشەیەکی نەشیاومنەوەت بوو ئەو خەونە لای من زۆر گەورە بوو ئەو مامۆستا هەر بە هیچی نەزانیم هاتمەوە ناو سیارەکەم فشاری خوێنم بەرز بوو بخوا ڕەحمی پێکردم دەستم کرد بە گریان جا گریان زۆر باشە لە کاتی خەمە چونکە یەکسەر فشار و زەختی خوێنت دێنێتە خوارەوە بە گریان ئاسوودە دەبی ئەڵێ تەواو گریام لە ناو سیارەکەیە بۆ خۆم بۆ کەسایەتی خۆم بۆ ئەوەی کە من چەند ساڵە ڕێز لەو مامۆستایی نەدەگرم لەو مزگەوتەیە بەجێ متمانەم زانی بوو زۆر بەزەیم بە خۆمدا دەهاتەوە بۆیە هاتمەوە ماڵەوە گوێزانم کڕی و موسم کڕی وتم ئەو ڕیشەی بۆ سونەتی پێغەمبەر دامنابێت شەر بێ لە ڕقی ئەو مەلایبی تاشم ئەو جلانی کە پێشتر لەبەرم نەدەکرد بۆی وەکو گەنجێکی شەلاتی دەرنەکەوم چوم لە بازاڕ لە ڕقی ئەو مامۆستایە چی جلی شەلاتیانەوەم دەکڕی تا تۆم دەکرد ملیوان کەم لە من دەکرد بەس بۆی مەلای پێ خەڵص کەم هەما مۆستایانی ینی جاری وا هەیە گەنجێک دێ بۆلات ڕوانەی قسەکانیشی هەڵە بن کە قسەی ئەم هەڵەش نەبووە ئەبێتە دوژمنی ئیسلام بە یەک قسەی تۆ بە یەک شکاندن بە یەک باسکردن لەسەر مینبەرە ئەبێت زۆر وریابین والله بەڕێزان من دەیان جار ڕخنەم لێ دەگیرێ مامۆستا بەڕێزەوە باسی هونەرمەندی کردو باسی بابە والله بەسمە بەسمان ئەوەیە بەهۆی وتارێکی منەوە خەڵکێک نەبێ بە دوژمنی ئیسلام بەهۆی وتارێکی منەوە کەسەکەیە لە ئیسلام هەڵ نەگەڕێتەوە ئەو قوربە سەری حتا قیامەت بە کۆڵتەوەیە ئەڵێ وام لێ هات تەرکی نوێژەکانیشم کرد بڕوان بە هیچ شتێک نەمالەوەی ئایم بێ ئەوەندە ئەو مامۆستایە دایمە خەونەکەم لەبیر چۆ چی بوو زەمانێک تێپەڕی ڕۆژێکیان کەسێکی زۆر بەڕێز و بانخواز بۆ دین دەستی کرد مەملەوەتی کۆڕێکی علمی و زانستی و قورئانی هەیە بۆ نەچین وتم تخوا تاقەتی ئەو شوێنانم نییە وتی لەبەر خاتری من وەرە لەبەر حرمەتی ئەو چوم زۆر بەنابەدڵی هەر حەزم نەدەکرێت ئەو شوێنانەی مامۆستایانی ئاینی و بانخوازانی ئیسلامی تێدان بیان بینم چونکە وا دڵم شکا بوو بەڵام لەبەر حرمەتی ئەو چوم بەڵام چوم ئەوان وا نەبوون هەل لە دوورەوە لەبەرم هەستان بە خێراتنی گەرم شیرینیان پێشکەش کردم بردیان مەسەرەوە من ئەو جلانەم لەبەرا نەبوو کە گەنجێکی موسڵمان بنوێنێ بەڵام ئەوان زۆر حرمەتیان گرتم بۆیە دڵم تۆزی هێمن بۆەوە بەبیرم هاتە وتم وەڵڵی من بەخوا گەنجێکم لە ڕیزی گەنجە موسڵمانەکان
بەس مامۆستایەکی مزگەوت ئەوەندە بە ناشرینی شکاندمی قەت لە بیرم ناچێتەوە. باسەکەم بۆ جێڕانەوەتم من خەونێکی ئەوان بینی بوو وتیان وەڵڵا ئەو خەونە مژدەیەکی زۆر گەورەیە، ئەوە خوا ڕەحمی بە تۆ کردووە، بەڵام ئێمە عیلمی خەون نازانین. بچۆ بۆ لای مامۆستا فڵان کەس زانستی خەون ناسی دەزانێت. چوون بۆ لای وتی یا ڕەبی مژدە لێبێ، یا ڕەبی هەر دڵخۆش بی. بنباس کچی نییە، بەڵام کچەکەی یعنی عیلم، تۆ دەبی بە زانایەکی گەورەی شەریعەتی ئیسلام. ڕۆژێک تۆ خوای گەورە دەرگای خێرت لێ دەکاتەوە، دەتکاتە خزمەتکاری ئەم ئیسلامە و خزمەتی شەریعەتی ئیسلام دەکەی، وەکو بنباس خزمەت بە دینی ئیسلام دەکەی. ئەوە خەونەکەت مانای ئەوەیە. زۆر دڵم خۆش بوو، بەڵام هێشتا شیز لە ئیسلام نازانم، هیچم نەخوێندوێتەوە. خوا دەرگای ڕەحمەتی لێ کردمەوە، سەفەرێکم کرد، شوێنەکە دوور بوو، قەسر و جەمعی نوێژی دەویست. لەناو ئەو پاسەدا ئێمەی تێدا بووین، یەک کەس نەیەزانی قەسر و جەمعی نوێژ چۆنە. کچێکی تێدا بوو بەو تەمەنەکەمەوە جوان بۆ خەڵکەکەی ڕوون کردەوە لە نوێژ چۆن کورد دەکرێتەوە، چۆن کۆ دەکرێتەوە، مەسافەکە چەند بێ، عولەمای فوقەها لەسەری دەڵێن چی و ئاڕاکان چییە، هەمووی بە جوانی ڕوون کردەوە. خۆزگەم دەخواست نیو هێندەی ئەو کشەم بزانیایە. دوای هاتمە ماڵەوە وتم مانای ئەو خەونە من دەبمە زانایەکی شەرعناس. ئەو کشەش چەند تەئسیری تێ کردم کە فێری علومی شەرعی بم. وازم لە قسمی ئینگلیزی هێنا و سەر لە نوێچوومەوە شەریعەت دەستم کرد بە خوێندنی زانستە ئیسلامیەکان و لە دەرەوەش لای مامۆستای ئاینی دەمخوێن. بەڕێزان خوێندنی تەواو کرد بە دەرەجە ئیمتیازەکان لە شەریعە، خوێندنی باڵای خوێن. ئێستا ئەو زانایە ئەحمەد ناسر تەیارە کە ئیمام و خەتیبی مزگەوتە و بانگخوازێکی بەناو بانگە. ئەو کتێبەی کە من کڕیم 2019 دەرچووە، تا ئێستا 19 کتێبی لەسەر ئاینی ئیسلام نووسیوە. 19 کتێب چاو لێ یەک قسە یەک هەڵوێست ئەم گەنجەی بەرەو ئینحراف و لادان برد، دووری خستەوە. یەک هەڵوێستش هەر خەونێکی جوان گەنجێکی کرد بە زانا و بانخواز و ئیمام و خەتیبی مزگەوت و نووسەری تا ئێستا تا 2019 19 کتێبی نووسیوە کە یەکێکیان ئەو کتێبی عیباراتە کە هەموو شەیەکی دانسخە و گەوهەربارێکە. بە ئێمەش گەنجەکان ماوریابین، باوەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم خەمیان بخۆین. لەسەر گەنجان قسەمان زۆرتر دەمێنێ، هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو ئینشاء الله تعالی. ئینشاء الله ئامادەی بوون و گوێی بۆ بگرن و سوودی لێوەرگرین، چونکە گەنجەکان مڵکی هەمومانن، داهاتووی وڵاتەکەمانن. یا ربی خوا باشتر لە ئیسلام حاڵیمان بکەی، یا ربی خوا باشتر لە دینەکەی خوا لە قورئان و سنەت تێبگەین، یا ربی خوا باشتر لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێبگەین و کاری پێ بکەین. خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، خوا ڕەحم بە تەمەنەکانمان بکەی، بەوانەی کە چوونە تەمەنەوە و ڕیشسپین و سەرسپین، یا ڕەبی خۆی عاقبەت خێریان کەی، زەلیلی سەر جێگایان نەکەی، تا دەمرن پوخت و خاوێن و بەقەدر بن لە ناو خێزانەکانیاندا. یا ڕەبی خۆی گەنجەکانیشمان پارێزی، یا ڕەبی خۆی گەنجەکانمان پارێزی، خۆی ئەولادەکانمان پارێزی، دینیان بپارێزی، جەستەیان بپارێزی، بیان پارێزی لە شەڕی شەیطان، لە کردەوەی خراپەکان، لە هاوڕێ خراپەکان، لە ڕێبازە لار و لەوێرەکان. یا ربی خوای ئێمەش و ئەولادەکان و خێزانمان هاندەی هیدایەت دەی بۆ ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بوون بۆ نور و ڕۆشنایی قورئان و ئیسلام. یا الله یا شافی، ئەی ئەو کەسەی شیفا هەر بەدەستی تۆیە، خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی. یا ربی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی، ئەوەی کەوا دڵ بەخەمە خوای دڵی خۆشکەی، ئەوەی دەرونی نائارامە خوای ڕەحمی پێ بکەی. یا ربی خوای ئەوەی دەستکورت و قەرزارە خوای دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیتەوە، دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە. بمانکەی بە کلیکردنەوەی دەرگا خێرەکان، بمانکەی بە قەفڵی داخستنی دەرگا شەڕەکان. یا ربی خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.